لە یادی سیوەک ساڵی کۆڕۆمەزنەکەی بەهاری 1990 بردی پێکهاتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک بە ئامادەبوونی حەسیب عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی و لێپرسراوی بردی پێکهاتەکان لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک پێشانگایەکی فۆتۆگرافی بۆ هونەرمەند ئەبوبەکر محەممەد کردەوە. لا پێشانگەکەدا 180 وێنەی فۆتۆگرافی نمایش کران کە سەرجەمیان وێنەی چین و توێژەکانی باشووری کوردستان بوون کە 31 ساڵ لەمەوبەر بەهۆی زوڵم و مستەمی ڕژێمی بەعسی لە سێدارەدراو بەرەو سنوورەکان و وڵاتانی دراوسێ ئاوارە بوون. دیارە گرنگی ئەم پێشانگایە تەنها ئەوە نییە لە ساڵێکا ڕۆژێک ئێمە بیرمان بکەوێتەوە بین سەیری ئەو وێنانە بکەین. ئەو وێنانی کە ئەمڕۆ لێرە عرضکراوە هەمووی وێنەی واقعیە، هەمووی مەسات و تراژیدیایە، هەمووی ئەو کاتەمان پێشانەدا و کاتەمان بەبیردێنێتەوە. دیارە ئەو حەدەسە کە ڕوویدا ئەوە ڕەتکردنەوەیەک بوو بۆ ڕژێمی بەعسی فاشیست، ڕەتکردنەوەیەک بوو بە کۆی دەنگ. هەموو خەڵک وازی دەستبەرداری ماڵ و مڵک و سەروەت و سامان و هەرچی هەبوو بەجێهێشت، تەنها دەستی مناڵەکانی گرت و ملی ڕێگای گرت. گرینگە ئەمە لە ذهن و زاکرینەوەکانمانە بمێنێتەوە. من بۆ خۆم یەکێکم لەوانەی کە ئەم هەنگاوانم هەمووی بە چاو بینیوە، بە عملی بینیومە، لەگەڵ یا ژیاوم لە ژێر سیارە دانیشتوینە، مناڵمان لە برسا گریاوە بە دوو ڕۆژ لە تێنان نەبووە بیدەینێ. ئەمانەمان بینیوە، بەڵام جیلی تازە جیلی دوای ئێمە، یعنی من بۆ خۆم وەکو مامۆستایەک ئەمە بە ئەرکی سەرشانی خۆمەزانم، بە ئەرکێکی پەروەردەیی، ئەرکێکی نیشتیمانی، ئەرکێکی ئەخلاقی بەردەوام باسی ئەمە بکەین.